قەیناکەیەوە حکومەتداریتان پێ ناکرێ بۆ گەنم لە جوتیاران وەرەگرن. ئەمە جوتیارانی کەرکووک لێرە هەموو بە کورد و تورکمان و عەرەبەوە هاتوونە بۆ ئێرە گردبوونەیەکی ئاشتیانەمان کردووە بۆ ئەوەی حکوومەتی عێراقی شایستەداریەکانی جوتیاران بۆمان سەر بکات. ئەو شایستەدارانی ئێمەکەوە ئێستا ماندووبوونی وەرزێکی تەواوی جوتیارانە بۆ ئەوەی ئێمە گەنمەکانمان لە مانگی 6 تەسلیم کردەوە مانگی 11 بۆ مانگی 12 تا ئێستا ئەم شایستەدارانیان تەسلیم نەکردووە. خۆتان نەزان جوتیار بیدایی وەرز شتی بەقەرزێناوە مەڕەشەی بەقەرزێناوە پەینی کیمیایی بەقەرزێناوە لای لە محلاتەکان ئەشیای بنەتۆی هەیە بەقەرزێناوە جووت و شتۆمانە مەسرۆفاتی زۆری هەیە لە گاز و شتۆمانە بەڵام تا ئێستا شایستدارەکان بۆ سەرف نەکردو ئەو وەرزی داهاتوو هات وەرزی 2026 ئەوە هات ئێمەش مە پێویستیمان بە بژێوی ماڵ و منداڵی خۆمانە ئێمە وەکو چۆن مۆزەفێکین کارمەندێکین مەسەن 12 مانگە لودن 12 مانگە تۆ مانگێ موچەوەەر نەگری تەمان چۆن ئەژەی یعنی هیوادارین بەرپرسان لە حکوومەتی عێراقی وەزارەتی بازرگانی عێراقی بە خەم جوتیارانەوە بێ ئەوە وەرزی داهاتوو هات ئێوە ناتانەوێت جوتیار زەوی خۆی بچێلێ ناتانەوێت جوتیار بەروبوومی کشتتوکالی بۆتان بەرهەمبێنێ ئەگەر ناتانەوێت یەکجاری ئەلانی کەم بێ ئێمە نامانەوێت کەس جوتیار ئیش کار بکە بچێ ئیشی تر بۆ خۆی بکە هیواداری نەگەینەوە ئاستە. ئەگەر هاتوو بەهاناتانەوە نەهاتن هەڵوێستان چی دەبێت؟ وڵا هەڵوێستمان ئێمە هەموو جوتیاران هینان ئەوەیە جاری کە ئێمەشتی ئاشتیانە بەرامبەر بەکاری ئاشتیانی لێرە هەستاوین جاری کە کەرەستەی کشتتوکاڵەکانمان دێن لە ترکتەر و دەڕاستە و شتۆمانە بەڕاستی ئەبێت جادەکان بگرین یەڵە حکومەت بەندگەمانەوە دێ یعنی حکومەت ئاهای بەخۆشی بەندگمانەوە نایە هیوادارین بەخۆشی بەندگمانەوە بێ هیوادارین نەگەینەوە ئاستەی بێن جادەکان بگرین خەڵکی تر عەزیەت بدەین خەڵکی تر عەزیەت بێنی خەڵکێتی بۆ شەریکە خەڵکێتی بۆ دەوام خەڵکێتی بۆ سناعە بۆ ئیشوکاری خۆی هیواداری نەبینە ئەوەی کەوا ڕێگری لە خەڵک بکەین. وەکەوەی بزانن نزیکەی چەند جوتیار دەبن و چەندێکی وەری گرتووە وەکو من بزانم من داتای کاملم لا نییە تقریبان 5700 چەک هەیە بزانم لەم سایلۆیە نێزگەی 2000 وەرگرتووە لەبەرەوە هەوڵجا وتیان کاکەوەی وا لە خواری 50 تەنەوە ئەیدەینێ لەسەرەوەی 50 نایدەینێ هەندێکیاندا دوایی وەجبەیەت کە هات ینی وەکو بلین خێرمان پێکەن هەجاری وەجبەیەکە نێرن ئەی قەیناکەیەوە حکومەتداریتان پێ ناکرێ بۆ گەنم لە جوتیاران وەرەگرن ئێوە ئێستا دەبێت حەلێکمان بۆ دانم بە زووترین کات ئێمامانەوێت لە حکومەتی بەغا محەممەد شیاع سوودانی ئەو بەرپرسیارە لەم هینا دەبێت حەلێدانە بۆم جوتیارانە لەبەرەوە جوتیار تەواو هیچ تەحملی نەما کاکە ئێمە مەزدەری مەعیشەتی مەزدەر ڕزقمان لەسەرم زەویە زەوی باوە پیرمانە هیچی شێ نازانین وەکو من وەک خۆم 14 نەفەرین لە ماڵ 5 بران شەریکی نێزک 35 نەفەرین 35 نەفەر بەچی توژیانێ دەی حکومەت ئێمە خۆمان هیچمان نایە لە حکومەت بەس پارەی مستحقاتی جوتیار بدا.